لە بڕگەی کۆتایی ئەمڕۆ باس لە سیستەمی پەروەرداکەین. بێگومان پەروەردە یەکێکە لە سێکتەرە گرنگەکانی ناو کۆمەڵگە یاخود یەکێکە لە ناوەندە گرنگەکان کە بەشێک لە چین و توێژەکان لەگەڵ خۆیدا ئاراستا یاخود دەتوانین بڵین ئێستا وای لێ هاتووە تەواوی ئەندامەکانی خێزانەکان ئەخوێندن ئیترەگە لە زانکۆ بێت یاخود لە ئامادەی بێت یاخود لە ناوەندە سەرەتایەکان بێت بۆیە توانین بڵین بەشێکی زۆری ناو کۆمەڵگا ئاراستا کات. ئەمڕۆ باس لە پەروەردەی چەمچەماڵەکەین و باس لە کێشە و گرفتەکانی ئەو سنووراکەین. لە ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک زۆر بەڕێز مامۆستا عومەر فەتاح لێپرسراوی خۆیەتی و میلاکی پەروەردەی چەمچەماڵمان لەگەڵ ئەسڵاو مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتەداریتان باش بەیانی بیلەرانی تەلەڤیزیۆنی کەرکووک باش. زۆر سپاسان دەکەم ئێوە هەمیشە هاوکاری پەروەردەی چەمچەماڵ بوون بەهۆی ئەوەی متابعاتکەم زۆر گرنگانە پەروەردە پەروەردەش بە هەمومانەوە جوان نابێ ڕاگەیاندنیش هاوکار لەگەڵمانە. زۆر سپاسان دەکەم دووبارە. سپاس دەکەم بەڕێز. مامۆستا سەرەتا لە پرسیارە دەست بکەین بەڕێستان لە پرسیاوی بەشی خۆیەتی و میلاکن لە پەروەردەی چەمچەماڵ. ئەگەر باسێکی بەشەکەی خۆت بکەیت خۆیەتی و میلاک چییە و لە چەند بەش پێکهاتوو و چەند بەش لە خۆ دەگرێت؟ ئەتوانم بڵێم خۆیەتی و میلاک ناوی بنێم بە فەرمانگەیەکی بچووک لە ناو پەروەردەیە. بۆی ئەڵێن فەرمانگەی بچوو لەبەر ئەوەی ئێمە زیاتر لە 2233 میلادمان هەیە جگە لە 1900 پلانە پێش. ئەمە بۆ خۆی ئێستا ڕێخستنەوەی میلاک دابینکردنی مامۆستا بوو ناوەندەکانی خوێندن دابینکردنی بانەبێژ بۆ ناوەکانی خوێندن گواستنەوەی ئەمانە مۆڵەتەکانیان ئیتر بەهی نەخۆشی بەهی ئاسایی بەهی خوێندن هەموو مۆڵەتەکان هەمووی لەم بەشەی ئێمەیە. بۆیە ئەتوان بڵێن فەرمانگەیەکی بچووک یعنی ئیشەکانمان زۆرترە لە چاو بەشەکانی تر. ئەمان نەک بڵێن بەشەکان تێخوا نەخۆ ئیشیان نیە بەڵام ئیشەکانی ئێمە زۆرترە. جگە لەوەش ئێستا بڵێن معلومی جەنابتانە وەزارەتی پەروەردە هەموو وەتە سیستەمی پەروەردە ئەم هەموو داتایانە هەمووی لە سیستەم داخل دەکرێت. پێشتر کۆمەڵێ دەسەڵات درا بووە بەڕێوەبەری قوتابخانەکان هەندێک زانیاری شتە بوو لێ داخلیانەکرد. ئێستا هەمووی دراوەتەوە بەلای ئێمە بۆیە ئیشەکان ئێمە تۆزێ زیایی کردو بۆیە ئەتوان بڵێن فەرمانگەیەکی بچووکان. ئەو بەشەی ئێمە لە ئێستاە لەم هەیکەلی ئێستاە سێ هۆبەن لە خۆ ئەگرێ. هۆبەی خۆیەتی بنەڕەتیمان هەیە ئەوە سەرپەرشتیاری هەموو ئەو کارانە کە باسم کرد هی قوتابخانەکان و باخچەکان. هۆبەی ئامادەی و فەرمانبەرانمان هەیە ئەوە هەموو ئامادەیەکانەگرت و فەرمانبەرەکانی ناو دیوان و دەرەوەی دیوان ئەمە ئەو شاری کە باسم کە هەمووی لەخۆگرێت. هۆبێتمان هەیە دۆسەی میلاد ئەمانە کاریان بەستنی سەرموچەی ساڵانی مامۆستایانە بەرزە موچەیە ئیش و کارەکانیان بڵێن پێدانی داتایە بە ئێمە و بەسەر و ئێمە لە نەقسی میلاکات لە خانە نشین چەندی خانشین بۆ چەندی وفاتی کردووە چەندی گواستنی بکراوە. ئەمە بڵین پوختەیەک لە ئیش و کارەکانی بڵین خۆیەتی یان بڵێن بتان بڵێ وەک پێناسەیەک بۆ خۆیەتی میلاد. بەڵێ مامۆستا ئەگەر باسێک لە مێژووی پەروەردەی چەمچەماڵ بکەیت مێژوەکەی بۆ کەیە گەڕێتەوە؟ کاکرمانجیان تەوان لە دوای بەهاری 91ەوە کە خۆشبەختانە پەرلەمان دروست بوو حکوومەتی هەرێم دامەزرا کۆمەڵی خەڵک نامەزرا لە چەمچەماڵ. ئەو کاتە چەمچەماڵ سەر بە پارێزەیە کەرکووک بوو پێش 2023 بڵین پارێزەیە کەرکووک لە دەربەندی خان لە گەرمیان بوو. ئێمە هاتوچۆیەکی زۆر هەموو مامۆستا هاتوچەیەکە بۆ ئێمە سەر بۆ ئیشێکی پەروەردە ئەمە بۆ خۆی بارگرانی بوو بەڕاستی یانی زەرورەتێ بوو پەروەردەیە بکرێتەوە لە چەمچەماڵن. سپاس بۆخوا لە سەرەتای ساڵی 98 پەروەردەی چەمچەماڵ دامەزرا ئەو کاتە بەڕێز مامۆستا ئیحسان خورشید بۆیە بەڕێوەبەر تاوەکو 2005 لە پاشەوان بەڕێز مامۆستا نووری تا 2009 بەڕێوەبەری پەروەردە بوو. لە 2009 بەڕێز مامۆستا ئاکۆ تا 2013 بەڕێوەبەر بوو. لەو ماوەیە بەڕێوەبەر دانەدا بوو بەڕێز مامۆستا خەلیل بە وەکالەت نزیکی 6 مانگی بەڕێوەبەر بوو. لە دوای مامۆستا جانگیر بوو تا 2018 فترەیەکیش 5-6 مانگ مامۆستا سدیق بوو هەر بە وەکالەت. لە دوای ئەوە ئێستا مامۆستا عەبدوڵڵا کاکە ڕەشە. بەڵێ مامۆستا جان ئەگە بەردەوام بیت مامۆستا عەبدوڵڵا کاکە ڕەشە ئێستا بەردەوام بێکە و بەردەوامی لە کار. باشە مامۆستا ژمارەی مامۆستایان و فەرمانبەران لە پەروەردەی چەمچەماڵدا تا ئێستا چەندە و هەروەها چەند میلاکتان هەیە چەند مامۆستای گرێبەستان هەیە؟
لە ئێستاە 2233 میلاتمان هەیە لەم ژمارێت نزیکەی 500یان فەرمانبەرن کاڵم فەرمانبەر هەڵبەتە کارگوزارەگرێتەوە ئاسەوانەگرێتەوە باخوانم بڵێن ناوشان لە فەرمانبەرە باقیکی مامۆستایە گرێبەستمان نەماوە مامۆستا هەمویان لە 2020 بوونە هەمیشەیی بەڵام ئێستا 11 فەرمانبەرمان هەیە گرێبەستن لەگەڵ ئەوەشە نزیکەی 1100 وانە گەشتمان هەیە. باشە بۆچی بەردەوام پەروەردەی چەمچەماڵ گرفتی میلاکی هەیە و خود بۆچی ژماری مامۆستای وانە بێژ هەمیشە لە پەروەردەی چەمچەماڵ لە بەشەکانی تر ڕوو لە هەڵکشانەوە کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ وەڵای خاتون بەڕاستی وەڵام تەمەن چەمچەماڵ بە حکومی قەزایە هەموو کاتێ هەروە بووە خەڵک لە لادێ و کۆچی کردو بۆ ناحێ و قەزا لە قەزا و کۆچی کردو بۆ پارێزگاکان ئێوە بە حکمەوەی لە بینی دوو شاری گەوریان چەمچەماڵ و سلێمانی خەڵکی زۆر خواستی بەسەر یعنی بارکردنە یعنی ماڕی گرت خەڵ ئازادە بۆ چۆڕە ئەمە بۆ خۆی گرفتێک ئێمە ساڵانە ڕەنگە هەیە ئێستام ساڵی ڕابردوو ڕەنگە دەوی نزیکەی 80 بۆ 100 کەسمان گواستنیان کردێ بۆ سلێمانی تەنسیبان کردووە ساڵانە ئێمە خەڵک خانەنشین دەبێ ساڵان خەڵک وەفات ئەکا ئەمانە بۆ خۆی کە ئەڕۆن ئەبێ وانە بێژ بخێنە شوێن ساڵانش معلوم جەنابتانە خەڵ لە زیابوونە پۆل ئەکرێتەوە. باشە مامۆستان وانە بێژان تا چەند پابەندن بە دەوامکردنەوە لە ئێستادا؟ ڕای بەداخەوە ینی من ناڵێم وانە بێژ من پیان ئەڵێم سەربازی ون یعنی بەڕاستی پیان ئەڵێم سەربازی ون لەبەر چی سەربازی ون باوەڕ پێ بکەن مامۆستامان هەیە وان نزیکەی 11 ساڵەوانە بێژ یعنی تەمەنیەکە مامۆستامان هەبووە کچ بووە شووی کردووە ئێستا مناڵەکەی تەلەبەی خۆیەتی بۆیە ئەڵم سەربازی ون ئێمە لەم ڕۆژانەیە سەردانی چەند قوتابخانەیەکن دەروی شار مامۆستامان هەیە 80 کیلومتر ئەبڕێ ڕۆژانە 400,000 وەرەگرێت 350,000 وەرەگرێت بەلای کەم 150,000 یا بەکرێ سیارەیە ئەمێنێت و 250,000 لەم 250,000 خۆی مامۆستای هونەرە سێ ژووری هونەرەکەیکی حەزەکەی سێریکی ڕازان دوێتەوە مامۆستای بڵێن ئینگلیزیە هەروە مامۆستای کوردی هەروە مامۆستای مەسەن کۆمەڵایەتی هەروە ینی هەستەکەی یعنی دڵسۆزییان تایە تێگەی هەسێ پەرۆشییان تایە تێگەی بەڕاستی تۆ لە من وەکو خۆم زۆر هاوکارمان دەستخۆشیان لێکم ئەمە هیچ گرەیەکمان لیان نییە و تەمەناشەکە میشەڵڵاه. بەڵێ مامۆستا عومەر با ئێمە باسێک لەوە بکەین ئەو وانە بێژانەی کە لای بەڕێستان تاکو چەندێک ترسی ئەویان هەیە وەرنەگیرێنەوە بەڕاستی ئەمە بووەتە گرفتێکی دەرونی زۆربەی وانە بێژەکان لەم سنوورە کاکەمان شتێکتان پێ بڵم یعنی باوەڕم پێ بکە هەنی معانات هەیە من ئەیزانم ڕەنگە خەڵکی کەم نەیزانێت بە حکمی شەکەم بە تەلەفۆن بۆم دێ بە ماسنجەر بەنامە ینی باسی ژیانی خۆیانەکەن ینی قەناعەتم پێ بکە مامۆستامان هەیە 10 ساڵ وانە بێژ بۆ ئێستا ئیزن دراوە لە ماڵەوەی یعنی ناکرێت تۆ دوای 10 ساڵ ئیزن بدری لە ماڵەوەی بەهۆی ڕێخستۆی میلاکەوە مامۆستامان هەیە ئەڕێ لە لادێ دووردام نییە کێشەم نییە بەس میلاک نییە توشێت ئیست بدرێن تێگەی لەگەڵەوەش ترسی هەیە لێشدا بری ینی لە قەلەقیەکە ئاژێن بەڕاستی پێ بڵێم نازم زۆر معاناتیان هەیە من بەداخواڵێن نەخۆم نەپەروەردە نەوەزارت یعنی نەمانتوانین هیچیان بۆ بکەین یعنی من وجدانم هیچ ئاسوودە نییە بەڕاستی پێڵم ئاسوودە نیم کە بتوانانی بێتمان شتێوە بوانە گەشتبی مامۆستا هیچ بەرچاوڕوونیەک هەیە بۆ ئەوەی ئەو مامۆستاوانە بێژیانە بکرێن بە میلاگە خۆ بکرێن بەگرێ بەس وەڵای خاتون بەڕسمینە بەڵام من بۆ خۆم گەشتبینم هیواشم بەڵێ بەڵێ بەڵایمە بەڕاستپەرم هەموو کاتێ لە هەوڵانێمە لە بەرواری 35 ساڵی ڕابردوو کۆبوونەیەک بوو لەگەڵ جەناب وەزیرە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان و خۆیەتەکانە من بۆ خۆم یادداشتێکم داوەتە جەنابی وەزیر کەوا هیچ نبێ ئەمماوانە مەژەوە پێت کرێ بەست چکە بۆ ئێستمە کە 1100 وانە بێژمان هەیە پێویستیان بە 1100 وانە بێژ دابمەزرێ یعنی کە دایمان ناوە ئەمە هەروە هەڕەمەکی نیە دانرابێ بۆ قسەی هەیە و بە پێی سیستەم دانراوە یعنی داوامان کردو بەڵام بەڕستی نییە بەڵام من زۆر گەشتبین مشەڵا بۆ ساڵی خوێندنی ئایندە 2024 لە مانگی حوتۆشتەیە هیچ نەبێ بکرێن بەگرێ بەست باشە لە ڕووی بینا و باڵەخانەوە هیچ کێشەیەکتان وەڵاهی زۆر کێشەمان هەیە بەڕاستی پێڵم پەوەری چسوانێکی لە کێشە هەرە گەورەکانی نەبوونی بینایە معلوم جەنابتانە بیناکانمان لە هەنیکی هێشتاکان هەنیکی نەوەتەکانە کاکەمان هەنیکی 2000ەکانە ئیتر بۆ خۆی ها ئەگەر نۆژەنگ نەکرێتەوە ئەگەر بینای تازە نەکرێ ئەمانە هەم بۆ خۆی گرفتار
ئێمە ئێستا حاڵ حاضر 54 قوتابخانەی خوێندنیامانەی دوو دەوامین لەبەر چی دوێن لەبەری شوێن نیە بێن باوەڕ پێکە مەکتەبمانەی 4 نامیتیای مەکتەبمانی سیانیتیای لە نەبوونی جام گرفتی بینایانە پشتی کەشی بۆ دروستکردین بەڕاستی بڵێن کە بڕیاری بینایەک دەرەچێ بۆ پەرۆدی چەمچەماڵ 12 پۆلی ئەم کە ستاندارەکە دەرەچێ 12 پۆلیان کردووە لەگەڵەوەشا پۆلێکیاندان ژوورێکیان کردەوە بۆ هونەر ژوورێکیان داناوە بۆ توێژەر ژوورێکیان داناوە بۆ یاکدەدەر بۆ وەرزش ئێمە ناچار ساڵانە بە حکمی ئەوەی پۆل زیادەکات ژووری هونەرمان لە مامۆستایمە وەرگرتەوە ژووری توێژەمان وەرگرتەوە مامۆستای توێژەر نەیتوانیوە ڕووری خۆی ببینێ کە لە ئێستاە زۆر زەرورە بۆ خوێندنی بە قوتابخانەکان ئەمانەش بۆ خۆی گرفتێکنای بەڕاستی تۆڵم ئێمە وەکو پەرۆدی سوپانس زۆر گرفتی بینامان باشە حکومەت و ڕێکخراوەکان یاخود کەسانی سەرمایه‌دار تا چەند هاوکارتان بوونە لەوەی کەوە ئەو بینە کۆنانیکەوە باسێکی لە ساڵی هەشتاکانەوە هەیە نوێژەنی بکەنەوە یاخود قوتابخانەی تازە دروست بکەن پێداویستەکانتان بۆ دابین بکەن وەڵاهی خۆشبەختانە ئەنێ داتام بەردەستە بەڕاستێکی بۆ ئەم ساڵ لەسەر بجێ وەزارەتی پەروەردە قوتابخانەیەکمان بۆ نوێژەن کراوەتەوە بە بڕی 11 ملیۆن تقریباً 890,000 لەسەر بودجەی وەزارەتی دارایی قوتابخانەیەکمان بۆ نوێژەن کراوەتەوە بە بڕی نزیەکی 10 ملیۆن داناغاز بە خۆشحاڵیەوە 6 قوتابخانە 5 قوتابخانە و ئامەری بۆی نوێژەکردنەوە بە بڕی 134,000 دۆلار ڕێکخراوی ئاوێنی ئەمریکی بە بڕی 81,004 قوتابخانەی بۆ نوێژەکردنەوە تجگە لەوەی شکە سوکاری خوێندکار و قوتابی خەڵکی برین خێرەومان خەڵکی برین دەوڵەمەندەکان هاوکاری قوتابخانەکان ئەەکەن بەڕاستی ئەمە برین جێ تموحی ئێمەش نییە بەڕاستی بەڵام هەندێ بەڵێن دراوە لە ڕێ هەیە ڕێکخراوانەوە کۆمەڵێ پشتی کەمان بۆکە لە نۆژەکردنەوەوانە باشە مامۆستا لە وەرزی زستانین و پلەی گەرما پلەی نزمە پلەی گەرما ئەستا نزمە تا چەند سوتەمەنی دابینکراوە بۆ خوێندکارەکان بەتایبەت ئەو قوتابیانێکەوە لە قۆناغی سەرەتاین و ناڵن ینی ناتوان بەرگەی ئەو سەرمایە بگرن تا چەند گەرمکەرەوە یاخود سوتەمەنی ئامادەکراوە پێویستە بۆ پرسیارەکە جۆرە سپاس بۆخوا ئەمساڵ بڕین و دابینکرا هەرچەندە بڕەکەی کەم کرابەوە لە چاوپار بەس بڵێن خۆشبەختانە ئەو بوو پار لە مانگی سەیە درا سەرماژ نەمابوو سوتەمەنەکانی پار مابوو ئەمساڵ لەخوا بزیاد بێ هیچ مەکتەبێکمان بێستەمەنی نەبووە لە ڕووی بڵێن گەرمکەرەوە بڕێکی زۆر سۆپامان وەرگتووە هیچ قوتابخانەی و خوێندنگایەکمان نییە سۆپای وەرنەگرتێ جگە لەوەی خوان هەیە بۆ ئەمساڵ نزیکەی 430 سۆپامان وەرگتووە لەلایەن حکومەتەوە بەڵێ لای وەزارەتی پەروەردەوە یعنی بە لادەکانیشەوە گرفتیوەمان نیە بوو برە ئەوەی کەوا زەرور بێ بەڕاستی من قسەم کردوێ لەگەڵ بەڕێوەبەری کۆگاکانە مێز و کورسیمان زۆر ئەزمەیە پێویستیمان پێێتی داواشمان کردو ئینشەڵڵا بە هیوان ئەوانش دابین بکەین زۆر باشە کۆمەڵێک فستیڤاڵ یاخود کۆمەڵە چالاکی هوەری ئەبینین لە ناو قوتابخانەکان ئێسا کە دەستی پێ کردووە ئەمە تاکوچەنێک گرنگە بەردەوام بێەوە بەتایبەتی بۆ لایانی دەرونی خوێندکار وڵای کاکەمانزێمە لێنە شارمۆستێمەیەکی پەروەردانی پەرۆدی گشتی گلەیمان لێ هەیە ئەڕێ ئەو هەموو فستیڤالە چێتی لەسەر چماڵە تێگەی ئێمە وەکو هۆبەکانی چالاکی هوەری وەرزشی و ژینگەی مانگیمان زۆرە زۆر گرنگیشمان پێداوە ئێمە نامانەیە قوتابی بەس خوێندن بێ تێگەی هەمومان ئەو مەرحلەمان بڕی و هەر خوێندن ڕەنگ هەیە بێزار بین خوێنمان لە بە چاو پێت ئەمساڵ سپاس بۆخوا چالاکی هوەری هەموو مەکتەبەکان چالاکی فستیڤال هوەریان کردووە یان کەم مەکتەب هەیە نەیکرد بێ لە دوی سێش فستیڤاڵی گشتیمان هەیە بۆ سەرجەم پەروەردی چەمچەماڵە بە خوێندنگاکان بۆ وەرزشەکانیش کۆمەڵی خولی فوتساڵ و بالەوان کراوەتەوە هەندێکی هەر بەردەوام ئێستا ئەمێش تەتش باس کەم لە بواری ژینگە ئەمساڵ سوپاس بۆخوا سەرپەرشتیاری ژینگەی و تەندروستی دانرا بۆ پەروەردی چەمچەماڵ ئیشم سەرپەرشتیارە سەرپەرشتیکردنی خول و سیمینار و هۆشیارکردنەوەی قوتابخانەکانە لە ڕووی تا چەندی ژینگەمان خۆش بوێت زۆر سپاسیانەکەین بەڕاستی وەڵام سیمیناریان زۆر کرد لە قوتابخانەکانە پێم خۆشە لێرەوە دەستخۆشی بکەم لە شارەوانەکانی چەمچەماڵ تەکیە شۆڕش کۆمەڵی نەمامیان دابین کردو بمان کۆمەڵی هاوکاریەک لە پارتنی مەکتەبەکانە ئێمە ساڵانە لە 11 ڕۆژی ژینگەی چەمچەماڵمان هەیە سپاس بۆخوا ئەمساڵ نزیکەی مانگێکی خایان یعنی بە کۆڕ و سیمینار بە
شانۆگەری بە سرود ئەوانی کەواڕێن تعبیر لە ژینگاکەن بە پێدانی بڵین پۆستەری ژینگەی لە مەکتەبەکانە سوپاس بخۆیانی جێدەستیان دیار بەڵێ مامۆستا ئەگەر باسێک لەوە بکەیت تاکوچەنێ بەڕێوەبەری تەواوی قوتابخانەکان لە سنووری چەمچەماڵ هاوکاری ئێوەن و ئیدارەی شار هاوکاری ئێوەن و تەواوی فەرمانگەکانی تری سنووری چەمچەماڵ هەماهەنگیان لەگە بەڕێستانە وڵی پرسیارەکە جوانە ڕاستی تۆڵم کاکرمانجێ پەروەردە یعنی ئەگەر هەمان ئاگامان لێکنێ ناتوانێت خزمەتی پەروەردە بکەین بەڕاستی پێ بڵێم ئێمە وەکو بەڕێوەبەرەکان یعنی لێرە دەستخۆشیان لێکەم زۆر هاوکارمانن تێگەی زۆر بەدەنگمانەوە دێن فەرمانەکانی چەمچەماڵیش بەڕاستی پێ بڵێم جێدەستیان دیارە حەز دەکەم ناوی هەنیشیان بێنم بەڕاستی لەبەری بڵێ زیاتر مەڕەتمان بوانەیە تەندروستی چەمچەماڵ ئەم ساڵ بیدایەتی دەوام جیاواز لە ساڵانی تر ئەگەر تەلەبە بچوایە بۆ نەخۆشخانە یا بنکەیەک فەحسی خوێنوانە بکردایە بۆ وەرگرتن ئەم ساڵەوە خۆیان تیمان ناردووە بۆ ناوەندەکانی خوێندن ئەمە بۆ خۆی جێ دەستخۆشیە ئێمە نزیکەی 11,000 و 12,000 پۆلی 12مان هەیە ساڵانەکە لە پەیمانگا و زانکۆکان وەرئەگیرێن پێویستیان بە فەحسی خوێن و فەحسی چاوانەیە ئێمە لە ڕێژنی پزیشکی دەستخۆشیان لێکم هەموو ئەم ساڵ بە تایبەتی زۆر هاوکارمان بوونە توانیوانە لە ماوەی چەند ڕۆژی شکەمە ئەو عەدەدە زۆرە فەحس چاوەکانی بەڕاپەڕێنی جێ دەستخۆشی بۆیان پێم خۆشە دەستخۆشی لە برایانی مرور بکەم خۆشیاری هاتی چۆن لە ناوەندەکان لە باخچەکان تێگەی جێ دەستیان دیارە شتێک حەز دەکەم باسی کەم لێرەوە ئەمساڵ ئەتوان بڵێن یەکەم پەروەردە بووینە لە بەشی یاسا بە هاوکاری ژووری پارێزەرانی چەمچەماڵ من لێرە دەستخۆشیم هەیە بۆیان توانیوانە لە زۆربەی ئامادەیەکان سیمیناری هۆشیاری یاسایی بکەن لە ڕووی بەکارهێنانی زیانەکانی مادی هۆشبەر جگەرە جگەری ئەلکترۆنی مۆبایل پەیوەندی مامۆستا و خوێندکار من لێرەوە دەستخۆشیان دەکەم کۆمەڵێک پارێزەی خۆبەخش هاتووە سیمینارەکە لەسەر بەردەوامە بەعام من هیچم بۆیان نیە تەنها ڕێز و حرمەت بۆ هەموو فەرمانگەکان هاوکارمان زۆر 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 باشە مامۆستا لە کۆتایی ئەگەر شتێکت مابێ کاتی پرۆگرامەکە ئێمە هەر ئەوەندە بوو ئەگەر شتێک مێ بتێ باسی بکەی فەرموو دەستان خۆش بێ وەڵای من لێرە ڕێز و خۆشویستیم هەیە بۆ هەموو سەرۆ بەشەکان و هەموو فەرمانبەرەکانی هاوپیشەم ئێمە لێتان نەشارمەوە ئێمە نەکتیمێکی لە پەروەردی چەمچەماڵ بەڵکو ئێمە خێزانێکین هەر لە ژووری پرزگەوە تاوەکو ژووری بەڕێوەبەر هەتاوەکو یەکەی سەرپەرشتی پەروەردەی ئێمە توانیمانە یعنی تیمێ بین بتوانین پەروەردی تاک پێشە چەمچەماڵ بکەین هیواداریشم ئەلم چاوپێکردنێ سوودێکم گیان ببێ خۆشحاڵ بۆ ئامادەبوونت لە ستودیۆی کەناڵی ئەسمانی کەرکووک دووبارە گەورەمانت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر فەتاح لێپرساوی خۆیەتی و میلاک لە پەروەردەی قەزای چەمچەماڵ کامڕۆ کۆمەڵێک زانیاری پێبەخشین لەسەر پرۆسەی پەروەردە لە سنووری قەزای چەمچەماڵ بە هیوای ئەوەی سوودی بە هەموو لایەک گەیاندبێ